کەرکووک ئەو شارەی کە بەداهاتە زۆرەکەی ناسراوە، ئەو شارەی کە زۆرینەی شارەکانی دری عێراق بە پارەی کەرکووکەوە خزمەتەکرێت. دەمەوێت بزانم ئەم داهاتە زۆرەی کەرکووک، ئەم هەموو سەروەتەی کە لەژێر خاکی کەرکووکە هەیە تا چەند خزمەتی خەڵکی ناو کەرکووکی پێکراوە. ئایا ئەم داهاتە گەیشتووەتە دەستێکی ئەمین و بتوانن خزمەتگوزاری بۆ خەڵکی کەرکووک پێ بکەن؟ یاسای پترۆدۆلار کە دەڵێ بۆ هەر بەرمیلێک نەوت دەبێت دۆلارێکی بۆ شارەکە سەرفکرێت تا چەند جێبەجێکراوە لێرە؟ ئەوانەی کە ڕۆژگارێک لێرە دەسەڵاتدار بوون و ئەوەی ئێستا دەسەڵاتدارە توانیوانە دڵی خەڵکی کەرکووک بۆ خۆیان ڕابکێشن و ڕازین لەو دوو حکوومەتەی کە هەندێکیان لە پێشتر و هەندێکی ئێستا دەسەڵاتدارن لە ناو کەرکووکە لەگەڵ مابن بەشێک لە خەڵکی ناو کەرکووکە دوێن ئێوەش بینەری وەڵامەکانیان. ناوەڵە برام هیچیان نەکردو، هیچ بۆ کەرکووک نەکراوە لە ئەوە ڕۆژەوە حتا ئیسا لەو ڕۆژەی کەوا سەدامی شەبووە هەر ئەوها بووە. ئەمانەوە هاتنش لێرانە خواردیان و بزیان و بردیان و بخۆیان ڕۆشن و ئێمە بەجێهێشت. ئەو هەموو داهاتە چی لێ دێ؟ خۆ ئێستاش پڕە ژێر کەرکووک پڕە لە داهات. ئەو کاکە حکوومەتی بەغائیبات لا لە کەس ناکاتەوە و حەقی نییە بەسەر فەقیرەوە بەس بۆ دەوڵەمەندەکانە، بەس بۆ ئەوانەی کەوا بخۆیان حکومەکەن، بۆ فەقیر نییە، بۆ ملەتی کەرکووک نییە، هەرکەکە نییە نابخوا. ئێمە لەوەتی من لێرانە بوومەوە لە دایک بوومە بۆ کەرکووک نەحکومەتی بەغانە حکوومەتی کوردستان بڵین هیچیان نەکردووە، سەرفیان نەکردووە، بۆ ئێمە نەبووە. ملەتەکە وتانیوە بۆ خۆی عەمەلاکە و ئەگە هەبێت نەبێت جووا بە خۆی زمان بەعدادێن. لە دوای دوو حکوومەت حسێب کە سێ حکوومەتێکی سەدام، حکوومەتێکی بەغدا، حکوومەتێکی کوردستان ناتوانێت دڵی خەڵکی کەرکووک بەدەست کە چیان کردووە و جادەکانەوە تا ئادینی هەن وەخت سەدامە ئەوەی کراوە قەدیمە ئەو مستەشفای هەر مستەفای قەدیم ئەوە جاران دەرمانشتە بۆ ئێستا و دەرمانەش نەما. ئێستا چیت ئەو ڕۆژە من چوومە هێنم کردووە ئەڵێ کاکە ئەوە ڕقەکەی بۆ خۆت چۆ لێ دەرەوە بکڕە. بەڵێن هەر شارێک داهاتی هەبێ یاسای پترۆدۆلاری بێ بۆ بسەپێنی، ئەویش لە هەر بەرمیلێک دۆلارێکی بۆ خزمەتی شارەکە جاکەکە بۆ ئیمەی بدەن ئەوە بۆ خۆیانە، بۆ ئێمە نییە، بۆ ملەتەکە نییە، بۆ شعبەکە نییە، بۆ خۆیان کاکە ئەو پترۆدۆلارە ئەوە بۆ خۆیان هەڵێگرن نایدەن بە ملەت. خەڵکی کەرکووکە بۆتە قوربانی لێوانە بۆ حکوومەت. وەڵڵا هەر لەوە ڕۆژ و هەر ملەتەکەی بۆتە قوربانی ئەم حکوومەتە جوانانە. سەردەمانێک حکوومەتی کوردی لێرە دەسەڵاتی هەبوو، ئەوان توانیان خزمەتی برام ئەوان هەر هیچیان نەکردووە، هەر هیچیان نەکردووە. نەوەڵا گەچیان لەوە فەقیر هەبوایە ئێستا کەرکووکە ئاوا نابوو نەبخوا هیچیان نەکردووە. شارێک وایە ئەوەندە جوان باە خەڵک ئەوان نەهاتوونەوە بۆ ئەوی کە شار جوانکەن یان ملەت خزمەت کرد، ئەوان هاتوونە بەس بدزن و ببەن و بخۆ ئەوانە سەرکردنی بەس بۆ ئەوەش لە کەرکووک بچێنەوە. ئەم لادی ئەم عالەمە دەربەدەر کرد، هەمویان دایە کوشت. من یەکێ لەوانە بووم کە لە شەریکە دەرکرام، گەڕامەوە 5 ساڵ سزنەکان بۆم حساب کرد. ئەوچی لەسەر کوردایەتی دەرێ وەڵڵا وەخت من مستەفا مۆزانی لە مستەفا وای مەجەما گوت بژی بڕۆ دوای دەرمانان کرد وتان ئەگەر ببیتە باسی ئەوە بخۆت بمێنەوە نابیتە باسی وەختە من جاحێڵ وەمەزانی بانی مەلا مستەفا بێت ئەبم وەزیر ئیتر بەخۆیمانەکەن و ئیتر خزمەتمانەکەن و وتمە وەڵای ئێمەوە ناکەین. چون بۆ لای حامی وتی کاکە گە بنە باسی ئەو وەختە یەحیا جوبوری هەبوو چوونێ لای وتی دەڕۆشنونەوە بۆ لام بزانم چیە مەسەلەکە. گەڕاین و چوون بۆ لای دە ڕۆژەکە وتی کاکە ئەگە بنە حزبی ئەوە خێر عەلاخێر نابنەوە هەویستان بێ بڕۆن قەیدان ناکەنەوەی تر بۆتان ناگرن. ئەو 35 ساڵم هەبوو لەو 35 ساڵە 5 ساڵە بۆ حساب کرد 5 ساڵ 30 ساڵم ڕۆیشت. ئێستا 22 ساڵم هەیە تەقاعد بوومە بە 500,000 250 لێ بڕن 250 مەدەنیە 250 لێ بڕن 7 ملیۆن هاتووتە سەرم. توانە تو پارەی زیادی وەرگتووە تۆ سیاسی نەبووتە. والله هیچ استفادەی نەکردو بەس دووکەڵەکەی بۆ ئێمە دووکەڵ و ڕەشەکەی بۆ بەس دووکەڵ و ڕەشەکە بۆ لە ناخۆشەکەی بۆ ئێمە هیچی کە بۆ ئێمە هەموو داهاتە چی لێ دێ بە ئێستاژنەوەی خۆن چی لێ دێت وەڵای دزنەوەی خۆن گشتی فەرهود دەڕۆ هیچ قانونێک و هیچ شتێک لەم عێراق نییە فەرهودیە وڵا هەر فەرهودە
ینی ئەم خەڵکەیە دێنی ئەم خەڵکە بن و بۆشن کەی قوربە بانسەریان هەر بابی خۆنتێکی بزانە ڕۆژی قیامەتون یەخانەگرێ گوناحی ئەم هەموو عالەمەشە چێتە بام پشتیان دوو کەڵ و پویسەکەی وتە بۆ خەڵکی ئێرەیە و خزمەتەکەی خۆشەکەی و نەخۆشیەکەی بۆ ئێمەیە ئەوانش خێربێنەکەی خۆن و ئەفرۆشیە و ئەدزرێ و تاو بەڵام دوو حکوومەت هەیە هەرێکی و کەرکک بەی خۆی زانی باشە ئایا لە نێوانم دوو حکوومەتە بۆ نەیانتوانێت دڵی خەڵکی کەرکک لە خۆیان ڕاز کەس دڵی کەرکووکی ناوهێم نییە کەس بەتەنگ هاوڵاتیەوە نایە بۆیە باشە ئەڵێن هەر شوێنێک ئەو سامانەی ژێر زەوی هەبێ یاسای پترۆ دۆلارە بێ بیگرێتەوە و لە هەر بەرمیلێک دۆلارێک بۆ ئەو شارە سرف کرێت ئەو هەموو داهاتی کەرکووکە نەیانتوان خزمەتی ناو کەرکوو خۆی پێ بکەن ناوەڵات باخەکەشی بۆ شارەکانی تر بەس لە بەشێکی بەوانە و دەیدەزن و دەیخۆن و تێگەیتی کەس حەقی نییە بە کەرکەوە و کەسش بۆ کەرکووکی ناکە هەتا بڵێ تێگەیشی خێر و بێری کرد ئەتوانێت دوو دەوڵەت بەخێوکە بەس کەرکوو ئەم داهاتێ بۆ خزمەتی خەڵکی کەرکووکی پێناکرێ و دڵی خەڵکی کەرکوو ئێمە پێت بڵێن ئێمە کوردێکی عێراقین فەرقی هیچ لایەنێکمان نییە بەس کەرکووک هەتا ئەو ڕۆژەی ماویت بەحسی مەکە بۆ کوردستان کوردستان وەک عەقلیمە بۆچی عەقلیمە ئەوروپای یارمەتیەدا تۆ بۆ ئەو سوالە لە کوردستان ناکەیت چەندەها ساڵە ئەوروپا وەک عەقلیمێک وەک کارتۆنێک یارمەتیەدا بە خێویەکە ئەوەی شاردۆتەوە لە خەڵکەکەی خۆی وەک عەقلیمێ یارمەتیەدا ئەی ئەو دۆلارانەی لە ئەوروپاوە بۆ عەقلیمی کوردستان دێ چی لێ ئەکا بۆ هاوڵاتی کوردستان دێ ئەم داهاتی لە ناو کەرکووکەیە ئەم کەرکووک خزمەتی ناو خەڵکی کەرکووکی پێکراوە بەڵێ خزمەتمان هەیە لەخوا بەزیاد بێ فەرخی کورد و عارەبمان نییە تورکمان نییە بەزە و حیزبانە وازمان لێبێنن من حزب نیم بۆچی واز لە خەڵکی کەرکووک نایە ئەوان بۆ لایەنی دزی وازان دزی عیب نییە دزیەکەی بە پیاوانە بیکەی سا من دزی بکەم جۆم لێ نییە وەرات بەمە وڵاتی ئەوروپا دزی بکە عیب نییە بکرێت نا عیب نییە لەبەرەوەی عیب نییە دزی لە ئەوروپا عیبە بلێ ئەگە یەکێ زیندانیش بکرێت لەسەری غەرامەیە من خۆم هەستا لە وڵاتی سویسرا ژیاوم قەڵەمی سویس ڕاشم خوێندوێتەوە ئیستاش لە وڵاتەکانی ئەوروپا تقریبان دە وڵاتم یەکێ دزی بکە غەرامە بەڵێ دزی هەر عیبە ئەوەی دزی کردووە لە کەرکوو غەرامە کراوە نا لە کەرکووک حکمێکی وای خواردووە حکمی یەوت لە کەرکووک تەبدیقەکرێ لە عێراقایە حکمی ئیسلام لە ئەوروپایە تەبدیقەکرێ چونکە ئیسلام سزنی نییە دێ لە دوکانە ئیشەکە لە دوکانە ئیشەکە ڕۆژانە یارمەتی زۆرە دەن دەڵێن هەر شوێنێک داهاتی هەبوو پترۆ دۆلاری هەبوو سامانی سروشتی هەبوو ئەبێ لە هەر بەرمیلێک دۆلارێکی بۆ خزمەتی ئەو شارە بێ ئێمە خزمەتمان ئەمە جێبەجێ کراوە لەکەن بەڵێ جێبەجێەکرێ بەس کورد دوازمان لێ نانێ هەبوو وتی ئەلە مەرتان نەیە وتی نەوەڵا وتی ئەی بەرخ وتی هەر بە خۆ بڵێ ئێمەش بەگە بە هەر بە خۆمان بڵێن ئەوەوە بەخوا بە میسپادەی نییە بە قوربان خزمەتی خەڵکی کەرکووک ناکرێت تۆ کامەتە ئێمە هەر داما و دڵسوود هەر داماوینە دەڵێن بەم داهاتی کەرکوو خزمەتی شوێنەکانی ترەکرێ بەڵام خزمەتی ناو کەرکووکی خۆی پێنا کرەوە کاکە ئێمە دەسڕاست هیچ شتێکمان نێ لێرە هیچ قسەمان تۆ ناوە تەجروبەت زۆرە خەڵکی ئەم کەرکووکە شەهیدی زۆردا بۆ ئەوەی ڕزگاری بێ لە دەست حکوومەتی بەڕێز بەڵێ شەهید قەرەبووی ئەو هەموو شەهیدە کرایەوە ئەو هەموو ئەنفال و چما باران و هیچ چی کرا کا چی کرا هیچ کرا باشە ئێستا کەرکووک نایەوێ پارەی شوێنی دیکەی بۆ بێنن هەر لەوەی خۆی خزمەتی خۆی پێ بکرێت کەرکوو کاکە کردی وارەی زۆرە برام وارەی زۆرە وارداتی زۆرە و خەڵکی دیگەش دەیبە بەڵێ ئەی خزمەتی ناوخۆی بۆ ناکرێت وەڵی ئەوە بڵێن چی بڵێن ئەڵێن لە هەر بەرمیلێک دەبێت دۆلارێک بۆ خزمەتی ناو کەرکووک بێت تۆکو هاوڵاتێکی کەرکووکی پێت وایە خزمەتی نەوتەکەی کەرکووک بۆ خزمەتی خۆی بەکاردی باوە یان قسەیە من نایخوا وەڵا قسەمان نایخوا بە قوربانە چێری قەنەعەت چۆن بەکێری بۆ حکوومەتەی ئێستا دەسەڵاتدارە من ناتوانم کاکە بچم پێ بڵێم بەکێ بڵێم ئەوەی کەسا حکومەت بڵم چی هەر نارێت چمە و دەورێژ آخر زوو باسیەوەکەن کە ئەڵێن ئێمە خزمەتی کەرکووکەکەین زۆر باسی ئەم شتە ئەدە قۆرانەکەی ئەمە ئەم لە قڕۆهی نایە قۆرانەکە بڵێ سەرڕی سۆنەگۆلینەوە کۆڵانانە هەمووی قوڕە چەند ساڵە قوڕە بە خزمەت گوزاری بە ناو کەرکووکیش ناکەن هەر بەی خۆ بە پارێ وڵاهی ئەوەی خۆیان ئارۆزیان بێکە وشی خۆشیان ئارۆزیان نبێنە وڵا نایکەن
لە سەتایەکیشی نایکرد دەسڵایەکیش نا ناوەڵە تا خزمەتکە هەیە لەکوێ هەیە ئەو هەموو داهاتەی ژێرزەوی کەرکووک چی لێت وەرە هەموویە کاتە بەر باڕشی توش خەڵکەکە خەڵکەکە هەموویەوە داماوە نەدیوە گشتی لەم شارە دەڵێ خۆڵ کراوەتە بان سەریان نەدیوە چی بۆم کەرکووکە کراوە هیچ ینی خەڵکی کەرکوو داوای سەرۆکی شوێنی تر ناکە هەر ئی خۆی بۆ بەکاربێنەوە شارەکەی بێتە گوڵ لەخە فایدەی چی نایکەن بۆیان ناکەن کار زۆر باسی خۆشەویستی کەرکووک و وەسف و سەنای کەرکووکەکەن لە ئیعلامەکانیانەوە ئەخەوایە لەبەرەوەی سێ پارچەی تایە سێ چوار پارچەی تایە هیچیان بۆی ناکەن هیچیان نە کورد بۆ یەکە نە عەرەبیش بۆ یەکە بەڕاستی لەسەر دوو حکوومەتەی هەردووکیان خۆیان بە خاوەنی کەرکووک گەزان شێو شێ حکوومەتی هەرێم و حکوومەتی بەغدا ئەم دوو حکوومەتە توانیانە دڵی خەڵکی کەرکووک لە خۆیان ڕازی نەوەڵا حکومەت عێراق هەر نایکەن جارێ منطقە کوردیەکان هەر هیچی بۆ ناکەن ناوەڵاوەی کوردی بێ هیچی بۆ ناکەن دەڵێن لە هەر بەرمیلێک دەبێت $1 بۆ ناو شارەکە بەکاربێن ئەو هەمووە چەند هزار بەرمیلە ڕۆژانە ئەنێردرێ نابێ بەشێکی بدرێتە خزمەتی شارەکە خۆی ئەخە فایدەی چی نایکەن کە نەیکەن چی دێکەن کەرکووکی ڕازی نیت لە دەستیان نەوەڵا من ڕازی نیم نەوەڵا من لەو دەسوورە ڕازی نیم ئاوەتە شارەکە دیوە نەدیوە چۆنە بەس سێری کرزانە چۆن خەڵکی ئەتوانین بڵێن کەرکووکیەکان عاجزن لیان گشتی عاجزەلیان نەکەر کەرکووکان دەوروبەری شێر عاجز کەی ئاشتە بنەوە لەگەڵیان هیچ بۆ ناکری ئاشۆ نابن چۆن ئاشتە بنەوە سامانی ڕینی هەیە چی هەیە ئەو هەموو نەوتەیە کە لە ژێر کەرکووکە هەیە لە کەم شارێکی ترا هەیە کاکەت مامەدەی خۆنەوە زەماعەتی خوا کاکە ئەو نەوتە هنا پارەکەی حل على حاليا الحجز ناڕوە پارەکەی حکوومەت نایدا بەرەوە ینی بۆ خەڵکەکە نییە ناوەڵە خەڵکەکە لە هەموو لایەکە بێ بەشە فەقیر لە لاو ڕاتەوە لە سێ مانگ جارێک لەلایەکەوە بێعیشە عاڵەمەکە هەموو بێعیشە توانین بڵێ خەڵکی کەرکووک عاجزە لەوەی ئەم دوو حکوومەتە نەیانتوانی خزمەت ئەوەندە ئەوەندە بێزارن لە هەمویان بێزارن وڵا بێزار باشە بەس خۆ کەرکووکیەکان داوای داهاتی وڵاتێکی تر ناکەن هەر داهاتی ژێرزەویەکەی خۆیان بۆ خۆیان بەکار بێنەوە بەشێکی کەم زۆریش نایدن کاکە نێوەی تورکمانی بە نوێ عەرەبێ کوردی دەستی بەر بۆ هیچ ئەوەی وا قەلە ڕات بێشێ بێ باشەوەی دوکانێ بێ خۆی پێوە خاوڕەندەوە ئیشی نییە و کاسبی نییە ئەگەر خۆیان فرێخۆیان نەکەون هیچ حکوومەتی فرێ خەڵکی گەرننا وەڵا خاسە من ئێمە لە ناکەوتە ناو حەمگە دژمنەوە خود نازانی وڵات بێزارە لێیان کەرکووکیەکان بەتاوی و کەرکووکیەک ڕازینی لێ ناوەڵە دەبێت مناڵێکمان تەعین بووە ئەو خۆم ئەمرم بەسەر چوو ئێستا هەوڵەدەم بۆ کوڕەکەشم تەعین نابێ خۆمی دیات و عینە نەکاس پێمە ئەو تەعیناتەکەی ئەو تەعیناتی واز بە تەعیناتەکەی ناوینی خۆم ئەو داهاتەی لە ژێر زەوی کەرکووکیەکانە هەیە خزمەت گوزاری پێکراوە بۆ خەڵکەکە بیسراحەتی لەبەر بکە ناوەڵە هیچ نەکراوە نەکراوە ئەی چی لێ دێ ئەو هەموو سەروەتەی کەرکووک چی لێ دێ بۆ قسە بکەن نازای خۆیان نەزانن ئێمە نازانین شارەکانی تر ئەگەر خاوەنی حکوومەتێک بێ کەرکووک دوو حکوومەت خۆی بە خاوەنی ێزانانی دوو لە چەندین کەناڵەوە دەڵێن ئێمە خزمەتی کەرکووکیەکانەکەی داهاتەکەی خۆشێتی یینی شارێکی تر نییە کەی سوادیانێ ناکات کەس خۆی بە ساحبی نازانێت خۆی بە ساحبی ئێرە نازانێت ناوەڵە ئەی گولی ناگەڕێن خەڵکەکە خۆی خزمەتی شارەکە خۆی بۆ دەستیان گرتۆ بەسەر ئەوەی شار بە کێریت ناوێت قسە بکەیت بە کێریت باشە بەڵام لە سەر و سامانەکەش لێگەڕێ قوربانێکی زۆریش لە کەرکووک ئادری بە ئێستەیشەوە کەرکووک هەر خوێنی لێ چۆڕی هەر شەهید و هەر قوربانی هەمە هەر کەرکووە یعنێت کرێ بڵین خەڵکی کەرکووک عازلیان بەڵێ تەبەن عازە چۆن ئاشتەکرێنەوە وڵا کات دەنگدان دێ تانێ پارەدەن بە خەڵک ئاشتەکەنەوە بۆ حاڵە بەس کاتی دەنگدا بەس کات دەنگدان نامینی وایت نامینی کەسیان نبینی ئەو ڕقەمەیە ئەیدەن پێت دوای داخرێت ئەی باشە کەرکووکیەکان بۆ لە دەنگدانە سزای ئەم جۆرە کەسانە نادەن سزایوانە نادەن کە داهات و سەر و سامانی خەڵکی کەرکووە بەیانی عەرەب حکومەکات ئەوەی مۆزوعەکە ئەنە بڕۆن دەنگ بدەی باشترە
کۆسوت بۆ ملت چی سوودیە بووە ئەم داهاتەی کەرکووشی لێدێ ئەو هەموو داهاتەی لەژێر کەرکووکەیە گشتی هەر داهات ئەو لاو ئەم لە هەمووی هەر لەفی ناکەنەیبن ئەی خەڵکە قوربەسەرەکەی کەرکووک چی لێدێ وەڵا خەڵکە قوربەسەرەکەی کەرکووک وا بە خۆی هەرەوە هامو شۆ بکە و مەگەر هەر خەڵکی کەرکووک قوربانی نەدا و شەهید و ئەنفال نەکرا بەڵێ تاڵان بێ بۆ ئێمەیە سزن بێ بۆ ئێمەیە تێهەڵدان بێ بۆ ئێمەیە هەموو شتێک بۆ ئێمەیە لە هەمووشی بێبەری یانی کەم هەندێک خزمەت گوزاریان کردایە کە خەڵکی کەرکوو دڵیان بە شارەکان خۆش وڵا ئەوەتانە لێرە ئان زۆر نییە ماڵێمە دوور نییە لە لای معمەل کۆلەوەیە وەرە بڕۆ بزانن چ زبڵدانێکە زبڵدانە خانی تەجاوزیشی تیان نییە سێ چوار جا پێیان شمان و ئەوەڵێ دوای دەنگدان و ئەوەڵێ دوای دەنگدان و هەمووی دەست خۆیان پێمان گەرمەوەکەن و لێ دەنەڕۆ باشە خەڵکی کەرکووک ئەو هەموو دەنگدانە بوو بۆ سزایە و کەسانە نادەن ئاواکەن لەو خەڵکە وڵا گشتی فەقیری خەڵکەکەی ئەبێ جارێک هەڵ خەڵەتای ئەڵێ جارێ هەڵمت خەڵەتان خوا بگرێت دووجا خوا بگرێت سێمینجا خۆم بگرێ ئێمە خەتای خۆمانە هەتا دوو جلیکانە نەوتمانە دەنێ هەر بە هیلاکە چین بە هیلاک نەوتی چی هەموو نەوتە دوو جلیکانە بە پێڕەوە نابین گورە نەوەڵا ڕەوای نابێت بڕۆ ئێوە کاتی نەوت وەرگتن وەرن سەیرەوەیەکەن بزانن چ قیامەتێکە هەمووی قاچاقچی بۆ خۆی ئەی بە قاچاق ئەی چیە ئارەوڵە هەر قاچاقی گوایە بڕۆشێ ئەو داهاتەی کەرکووک توانراوە خزمەتی خەڵکی کەرکووک و ناو کەرکووکی پێ بکرێت نەخێر لە چوە خزمەتی پێ بکرێت ئەڕوا دز زۆرە ینی نەتوانراوە خەڵکی کەرکووک سوود لەو داهاتەی ژێرزەوی خۆی نەخێر چ سوودێکمان لێ بینیوە بەس زەرە بۆ ئێمە خۆ دوو حکومەتمان هەیە هەردووکیان خۆیان بە خاوەنی کەرکووک ئەزان بەخوای چیان تیا بەسەر نیە گەورە بچووکە کامە حکومەت ناتوانێت نەخێر ناوەڵە هیچیان بۆمان داهاتەکە چی لێدێ ئەو هەموو نەوتەی کەرکووک چی لێدێ داهاتەکە دیارە بۆ چۆیە ژفاین پێپڕەکرێ کام حکومەت بۆمان بەڕێبانەکە و ئشمان بووەکە لەم شارە ئەو داهاتەی کەرکووک خزمەتی ناو کەرکووکی پێ بکرا ئێستا کەرکوو دەبوو ئەبێ وەکو گوڵوا بێ من جوان نەدڕکە و نەگوڵە زبڵدانێکە بۆ خۆی بەیانیا وەرستان بازاڕێ بڵان چێ بینی بە چاو خۆی زبڵدانێکە بۆ خۆی بە شۆفەڵ خڕێکەنەوە لەوە زیاتر چی خەڵکەکە توانین بڵێ عاجزە لە هەردوو حکومەتەکە لە هەردووکیان بڵێن هەرچۆنێ بێ هەرێن باشتر بۆمان شتێکمان بۆکە بەڵام بەس بەغیزمان بۆ ناخاسم بل لە خەز منتخە کوردیەکان منتخە کوردیەکان فەرامۆش کراوە فەرامۆش کراوە بۆ ڕۆسەی ڕێبەغا کەشەوە مەرسی ئەم سەر بازار ڕەحیماوی بکەشەوە لێرە لە حەبژەی لای محاوە تازەکە بە تو وێرنیتەوە شەوان وەرەسەی ئێرەشکە چۆڵ گڵۆپێکت ئیش ناکە بڕۆسەی ڕێی بەغاش کەشەوان بزان سێ بینی بەڵام یاسای پترۆ دۆلارمانێ دەڵێ لە هەر بەرمیلێک دەبێت دۆلارێکی بۆ خەڵکی ناو شارەکەەوە خزمەتی خەڵکەکەی پێ بکرێت ئەو یاسایی کەرکووک جێبەجێ بکرێ ئێستا کەرکووک دەبوو لە جوانیا بدرەوشێت کات دکتۆر ڕەحمەتی بە دکتۆر نەزمەدین ڕەحمەتی کات ئەو خزمەت تاکرا ئەو بەبێ هیچ فەرق و جیاوازیەکە ڕێی بەغایە کرد سعینێکە ڕەحیماوەیە کرد منتخە کوردیەکان منتخە عەربیەکان منتخە تورکمانیەکان بەڵام ڕست کە دوای 16 ئۆکتۆبەر منتخە تورکمانەکان و عەرەبەکان ژیانەوە منتخە کوردیەکان مردن فەرامۆش کراوە دەتوەرە بێنە پێش ساو خۆت دەسەی بان سەری ئەم بازاڕە بکەشەوان سێ ڕێی بەغا بکەشەوە لە کەناڵەکانەوە سەیرگەی هەردوو حکومەتەکە دەڵێن ئێمە خزمەتی خەڵکی کەرکووکە پێتەڵێم حکومەتی هەرێم خزمەتێکە بەڵام بەس هیچی دەسڵاتی لێرە نەماوە نەوە دەسڵاتی لێرە نەماوە محافظە عارەبە جێگر محافظە عارەبە قایم قامە تورکمانە تەنەها مدیری دام و دەستگاکان هەیە گۆڕاو بۆتە عارەبە تورکمان ئەگەر سوودی پێ بگەێنرایە ئێستا خەڵکی بەم شێوەی ئێستاکان نەدەبوو تۆ بڕۆ بەر دەرگای هەر مزگەوتێ دەیان کەس وەستاوە تا خێری پێ بکەین
سواڵەکەن سوالەکە بە کوردیەکەی ئەم پارەیە ئەگە سەرف کرای ئێستاکە کەس یعنی تۆ سی تەمەشای ڕادەی کرێکی بکە لە 100 خەڵک کرێچیە لە کەرکووک لە کەرکووک بڵێ ئەگە ئەم پارەیە سەر بکرای بۆ خەڵک ئاوا دەبوو خەڵک بەڕاستی لە هێڵی هەژاریدا ئەژێ بەس ڕاهاتووی نەگە وەزعەکەیە چی بڵێن باشە ئەم هەموو داهاتەی کەرکووک بۆ کوێ ئەڕوا واللهی ئیتر ئەوە بڵین بۆ شۆ دەڕوا ینی خۆ کەرکووکەکان داوای داهاتی شوێنێکی دیکە ناکەن هەری خاکەکەی خۆیان ژێر خاکەکەی خۆیان بەکاربێن بۆ سەر خاکەکان ئیتر کەرکووک و گوڵ ئەدرەوشێتەوە بڵێ ئێوەڵاهی کاکە خۆی ئەم کار بەدەستانە خۆت دەزانی هەر کەسێ دێت و نییە بۆ خۆی هەوڵ ئەدا کەسێک خەم لە میلەتەکە ناخواتە میلەتەکە دڵی پێخۆش بێ ئەوەیە ئێمە لە گەورەکانەوە دەست پێکە گەورەکان کە تۆ ئەم شتە تەوزیعی نەکەن و دابەشی نەکەن بەسەر خەڵکە وەکو یەک بۆ نمونە بڵێن پارەیەک دێ کە دە قوتابخانەی پێ بکرێتەوە لەم دە قوتابخانەیە دوانی پێ دەکرێتەوە هەشتەکەی کە دەڕوا هەشتەکەی تر دیار نامێت دیار نامینێ کاکە دیار نامینەیە کێشەکە لەوەدایە هاوڵاتی فەقیریش چی بکە دەڵێن بە پێی یاسای پترۆ دۆلار دەبێت لە هەر بەرمیلێک نەوت کە لە کەرکووکەوە دڕوا دۆلارێکی بۆ شارەکە خۆی بەکاربێنێت بەس ئەوەی بۆ بکرێ ئێستا کەرکووک و خەڵکی کەرکووکی سەحاتیان کرد بەڵێ بێگومان یعنی تۆ ئەگەر لە 100 ئەگەر 5 بەکاربێ بۆ هاوڵاتی بە شێوەیەکی زۆر چاک ئەتوانێت بەڵێ کرێکی کەمە بوو خەڵکی فەقیر کەمە هێڵە نزمەکان تۆزە سەر ئەکەوتن بۆ سەرەوە هێڵە نزمەکان یانی ڕادەی فەقیری بەرزە بۆ تۆزێ باشە بۆ نایانەوێ ئەو خەڵکی ئاشتکەنەوە لەگەڵ خۆیانە بۆ نایانەوە وا بکەن خۆشەویستی خەڵک بۆ خۆیان و کەرکووکەکان بۆ خۆیان بەدەست بێن واللهی یعنی هەتا بێ دوژمن بۆ خۆیان زیادەکەن ئەزانی شوێن لێرە تەنها مەسلەی پارەکەیە پارەکە ئەوەندە زۆرە خۆشیان نازان سەریان دەشێواوە تەماحی ئەو پارەی ئیتر تەمەشای خواری خۆیان نەکردو بە لە هەژارەکە نابینن بڵێ بەشێکی لێ کراوە بڵێ وەک ئەو بەشە چۆن لە جنوبی کەرکووکەوە لە خواری کەرکووکەوە بۆ بەشێکی کەرکووک بەشێکی کەرکووک بڵێ بەشێکی کەرکووک لە بەرەوەی لە جنوبی کەرکووکەوە ئایدی خۆیانە تا ڕادێک ئێرە بەشی شیمالی کەرکووک ئێمال کراوە باشە ئەی بۆ خزمەتی ئەو خەڵکی پێ ناکرێت تا دڵی خەڵکەکە بەدەست بێن خن نایکەن کاکە نایکەن ئەسووریەت تۆ سەیریکە تۆ دەسەڵاتدار بی خۆشەویستی خەڵک بۆ خۆت ڕاکێژی و خزمەتی شار وڵاتی خۆتی پێ بکەیت ئەمە باشتر نییە لەوەی کە خەڵک لە خۆ تووڕە بەتەکیید ڕاستە بەس ئەسوورێت دەهێلێ ئەسوورێت ناهێلێ کاکەژێ بەڵێ کورد چیە و تورکمان چیە و عەرەب چییە ئێمە لەم شارەیە هەر لەم شارەیە گەورە بووینە بە حیاتی ئەم شتە نەبووە نەزانیمانە کورد چیە نەزانیمان عەرەب چیە نەزانێت تورکمان چیە وی بەیەکەوە ژیان لە بەڵێ من خۆ مناڵی ئەم ڕەحیماوەیم نەکەرکوو یەکێک لە کۆنترین گەڕەکانی کرد بەڵێ ئەلەم ڕەحیماوە لە دایک بوومە بەس بەداخەوەی تر ئەی سەرۆت و سامانە زۆرەکەی کەرکووک چی لێ دێ ئەچێ بۆ کوێ وڵی ترەوە خۆیان نەزانن خۆیان باشتر دەزانین بڵێن خەڵکی کەرکووک عازەلیان 1999 عازە بەڵێ باشە بەڵام زۆرینیان داوە بە گژی خۆیان سە خەڵک هەموو قسەیان پێڵێ بۆ ناتوانن بەم داهاتە بەشێکی خەڵکی کەرکووک خزمەت بکەن یان بۆ نمونە زۆرینی خەڵکی کەرکووکوا لێ بکەن دڵیان بە شارەکەی خۆیان خۆش ئێستا بە پێی یاسای پترۆ دۆلار دەبێت لە هەر بەرمیلێک نەوت دۆلارێکی بۆ خزمەتی شارەکە بەکاربێن ئەو یاسایە جێبەجێ کرێ لێرە کوا نەکرا بۆ لە کاتی دکتۆر نەزمەدی نەکرا بەڵێ بەس ئەو نەما و ئەوش نەما پترۆ دۆلارشیان ڕەفز کردەوە ئەوش نەما بەڵێ ئێستا داهاتە زۆرەکە بۆ خەڵکی کەرکووک نییە نەخێر بۆ دەروی کرد زۆرینە کوردەکەی کەرکووک نییە نەک بۆ زۆرینەی کورد هەر بۆ کورد بۆ هەر بۆ کەرکووک نییە بۆ دەروی کەرکووکە عەرەبی هاو دەهاتوە بەکەی بخوایان ئیشی لێکەن و تەعینیەکەن و ئەم لای پێکەن ئەو لای پێکەن ئەتر زۆر باسی خزمەتی کەرکووک و دڵی کوردستانە و قودسی کوردستان زۆر وەسف و سەنای کەرکووکەکەن بەڵام نەیانتوانێت خزمەتی بکەن و بەڕاستی بیکەن بۆ دڵی کە باسیەکەن قودسی کوردستان تا ڕادێ کردی بەس بەو شێوەیەش نا ئیشی لێ کرد
ئیشی لێکرد بەس بەو شوێنە بەڵام هێشتا بێ خزمەتی زیاتر زیاتر و زیاترش. والله ئیتر بڵێم چی نازانم ئێمە نازانین ئەم نەوتە چۆن ها ئەڕات و بۆ چۆ ئەڕات و چێ بە نازانین آخر داهاتەکەی کەرکک زۆرە زۆرە نازانین چی بە نازانین حکومەت عێراقیە پارتیە یەشێتیە نازانین لەو داهاتە زۆرەی کەرکک بەشێکیشی بەرن هەر بە بەشەکەی ترەتوانن خزم نەزمەدین باش بوو پترۆل دۆلارەکەی هەبوو هەر بەرمیلی بڵین دۆلارێک بوو باش بوو خەڵکی سپادەی لێ کرد بەزیستە نازانین هیچ نازانین چی هەیە بەڵام زۆر باسی خۆشەویستی کەرکک و وەسوسەنای کەرکۆکەکەن لە ڕانگەیان ڕاستە زۆر باسێکەن و بەس بۆ خۆشی هیچ نازانم ساحیبی نییە ئیتر نازانم ئەتوانین بڵین دڵی کەرکۆکەکانیان لێ عازە وڵا بەتاکیت بەتاکیت ئەی چۆن ئەی بۆ نایانوێت بەو داهاتەی کەرکک بەشێکی سەر بکەنەوە بۆ خەڵ بەدەست چێ بیکە هەنی چییە؟ آخر شارەکانی دیکە خاوەنی حکوومەتێک بن کەرکک دوودانە خۆی بە خاوەنی کەرکک گەزان آخر کاک هاولێر بۆ خۆی سلێمانی بۆ خۆی حکوومەتی عێراقیش کەمێکە کاو تەواو بڕایەوە کەرکووکیش ئەگەر بۆ خۆی بکە ئەبێتە گوڵ نابێ ناتوانێت بۆ خۆی بکە بۆ چییە بۆ کوردیا بۆ عرب بۆ کامەیە نابێت بۆ هەمووی بکە بۆ هەموو پێکاتی لە سێلایەنەیە سوالایەنەیە ئەو هەیە ئیتر الحاصلی هەمووی لە دوورەوە کەس یەک تا کەسی نییە بڵین پترۆ دۆلارە چی لێ ناما نازانم وڵە چی لێ ئێستا جێبەجێ ناکەم نا چۆن نتوان دڵی خەڵکی کەرکک بەدەست بێنن ئەگەر بە خزمەتکردن بەخوای بڵێم چۆن نازانم یعنی مەسەلەن مەحافظێکی هەبێ خەمخۆری بێ مەسەلەن بێ فەرق و جیاوازی بۆ عەرەب بۆ کورد بۆ تورکمان ئیلا ئەوها ئیترەوش ئەو نەفەرە لە چۆیە بە خزمەتکردن نتوان خەڵک ئاشکرا خزمەتکردن و شتێکی لەو نەوتەی کە ئەڕوا بۆ خۆی بێ ئەمە پرسیارە زۆر گەورەیە ئەگەر هاتوو ئەم داهاتە دابش کرێ بەسەر ئەم هاوڵاتەیە ئەم کەرکووکیەکان وەکو ئەوروپا ئاژین ئیتر بۆ خەڵکەچێ بۆ ئەوروپا خۆیدا دەدەم بەحرەوە ئەوروپا ژۆکو ئێرە داهاتی نەوتی نییە نەوەڵڵا خەتەر کەرکووکی نییە گورە بابە گشتی لە برسان بردووە من ڕۆیشتومە بۆ هێن ئەمە چی پێێن بۆ لوبناان هەموو لە برسان بردووە من ناتوانێت بنزیم کاتە ناو سارەکەی وتم بۆ وتی کاکە گەرە سێ چاوەڕقە بدە اینجا بنزیم بکەین ناو سارەکەەوە وتی وەکو ئێمە وەکیەوە نیمان وتم ئەی بۆچی واهین ناکەی دەبرێت جل ناکەی دەبرێت وتی وتی عێراقیت وتم یعنی وەحشید منی بە وەحشی دانا من وتم کورد ئەبێ لەشی دیار نەبێ ئێمە مسلمانین أشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمد رسول الله تێگەی باشە ئەو هەموو داهاتەی کەرکک بۆ کوێ ئەڕوا ئەگەر خزمەتی شارم شارەی پێ نەکرێت گۆ تو فایر ئەڕا بۆ ئاگر ئەچێ بۆ ئاگر باشە بەس خۆ کەرکک لە جیاتی حکوومەتێک دوو حکوومەت خۆی بە خاوەنی کەرکک گەزانانی و دەڵێن ئێمە خزمەتی کەرکووکەکانە ئەخر ناتوانم قسە بکەم بیکە هەرچیەکەی بڵێ ناتوانم ئەزانی بۆ ناتوانم چونکە من ڕێپێدراو نیم قسە بکەم ئەقاومێ قسەی بکەم گولێ بنێ ناو دەمەوە ڕەحەقیقەت و ڕاستی چی ئەوە بوو ئەگەر بەڕاستی ئێمە بەخەوان بکەن ئێمە ئازانی چی ئەو پێڵاومان نییە ئاوا لە پێتە ئەو ئاڵتون ئەبێتە ئاڵتون ژێر خاکەکە ئاڵتون ژێرمان هەمووی ئاڵتونە بۆیە پێمان لە الذهب الأسود ئەنی ئاڵتونی ڕەش تێگەی بۆ هەر شارێک کە داهاتی سروشتی و نەوتی هەبێ دەبێ دۆلارێک پترۆ دۆلارێک بۆ خزمەتی خەڵکی و شارە بەکاربێنێتەوە ئەوە چی بەسەر هات هەمووی گۆت و فایر فایر ڕزای معنەتیە ینی ئاگر تۆ ئیسەم منداڵت هەیە دوو لە تو نەتوانانی مناڵەکانت بە خاوەنکەی هەموو بەڕڵیان کە تە شارعەکە یەکێکی ماتۆڕی بۆ بدەی چێتە ئاسمان و ئەو نازانم چی ئەگەر هاتوو بە شێوەیەکی ڕێک و پێک تۆ
ئەو مناڵانەت بە خاوەن کرد عدالت بە عدالت کردیان مەدرسە و ئاگادە لێیان بوون ئەو مناڵە گەورە بێ ئەبێتە دکتۆر ئەبێتە زانا ئەبێتە دانا ئەبێتە خزمەتی دەوڵەتەکە ئەگە تو بەرەڵات کردە ئەو شارعە پارەت زۆر و ها بگرە پارە ئەو مناڵە ڕێ دەرەچێ ئەگە تو تعلیماتت نەدا پێی تۆ مسلمانی کە مسلمان بووی گەرە بە مسلمانەتی بەخاوەنیکەی نا بە شێوەیەکی جێڕ تێگەی کە بە شێوەیەکی ڕاستەخۆ بە ڕێگەی ئیسلامی بەخاوەنت کرد ئەو مناڵە داهاتەکەی باشە بێ. یا فەقیر ناوە لە بەرمان ناکەوێت بەخوا ئەلا فەقیر کشتی احتیاج و محتاجە ئەلئان زۆر گرانیە بۆ پیاوی فەقیر ئەو هەموو داهاتی کەرکووک ئەو داهاتە گشتی ئەو دەستداڕدارەکانی خۆن و زێمەش لە دوورەوە ئاسەیرەکەین و مەگە بۆ نەکەی بۆمان دێ زوو باسی خۆشەویستی کەرکووک و کەرکووکەکەی هەر دڵمان دەرناچێ ئێمە هەر ئامادەین خەڵکەکە ناڵێن ئەوانەی کە دەسەڵاتدارن زوو دەڵێن ئێمە خزمەتی کەرکووکەکانەکەی ئەو خزمەتە چی بەس ڕاز ناکەن ئەشە دەمیلار ڕاز ناکەن خزمەتمان ناکەن حتا ئیستا ناو کەرکووکیان هێناوە بە چێ ناوێ ناو کەرکووکە وەرە پێم بڵێ کورە چێ ناوێ کەرکووک هێناوە ئەو هەموو قوربانیش کەرکووک داوێتی شارەکانی بۆ قوربانی ئێمە حاضرین دائما داوام ئێمە لە پێشەوەین بۆ قوربانیدان بەڵام بۆ حاصلات نەخێر حاصلاتمان دەست نییە ئەمەد بەزەربی ئەمەدەی کاو ئەمەدەی ئەگەر هیچ و پیس بێ ئەنجاگە دەستمان بکەین کەکان داوای داهاتی شوێنی تریش ناکەن هەر ئەوەی خۆیان یان پێ بدەمان نادەنێن ئەوان جارێ ئەنا خوان وایە کەی خلاص دەکەن و تووڕەن ڕازیەک و قسەی خێر ناکەن بەرامبەر بەیەک ئەی بۆ ئێمە دەبێ قسەی چی بکەن ئەوان هەر خەپیان داگرتۆ تێر ناخۆن تێر ناخۆن ناوەڵات تێر ناخۆن ئارەوەڵ ئەنج ئەوەیە مۆداهاتی کەرکووکەیە نەیانتوانی کەرکووکەنە شارێکی جوان ناوەڵا نایب لەبەر تەماح لەبەر تەماحی خۆیان ناوەڵات تەماحەکەش ئەوەیە ئاخرێکەکەی ئەوانش نایخۆن هەموو عێراقی پێشێنم ئەوەندە زۆرە ئەوەنە زۆرە ئێ بەس کاکە سوزانی بۆ شۆسێ باشە بەس واز لەوە بێنین خزمەتی شارەکەین نابێ بەشێکی بۆ خزمەتی کەرکووکەکان ئەخە شێ بیکە ئەو دوو حکومەتەی کە خواڵێن خزمەتی کەرکووک حکومەتی بەغدا حکومەتی هەرێ نە حکومەتی عێراقی نە حکومەتی هەرێمێت شێ بیکە نییە نییە زوو باسی خزمەتی کەرکووکەکان کامە خزمەتی کامە ئێمە کەرکووک وایە لامان وا خزمەتیەکەی بەخواشتی وانە نە بەخوای توکەکەمە ئەمە هەچی دێتە سەر خولسەکە هەموو ئیجزێ هەر بۆ جیسمانی خۆی هەوڵەدا بۆ گیرفانە نەک بۆ کەرکووکەکە بۆ جیسمانی خۆیەتی دوای ئەوەی شکە دێتە جێ ئەوش ئەنی جیسمانی خۆی پڕەکە ئەتر ئاوا دەساو دەست دێت دەساو دەسەکە دەسەکەن بۆ گیرفان بۆ جیسفانە نەک بۆ کەرکووک بابە بۆ جیسفانە بەس بۆ جیسفانە بۆ نەیانەوێت دڵی خەڵکی کەرکووک بەدەست بێنن خۆ ئەمە لە قازانجی خۆیانە ئاخە فێر کراوین فێری دزیەکە کراوین فێری حەڵاڵ نەبووینە حتا ملەتەکەشیان فێری دزی کردووە هەم ملەتەکە وای هاتووە ینی فێری حرام خۆت بووینە هەمومان فێری حرام بووین دارەکان وایە ئای چۆن لە دەسەڵاتدارەوە فێر بووین ینی ڕست دەوەستەوە بازارە بزانە ڕسقی حەڵاڵی تێماوە تیانەما لە هەموو شوێنێک ئەگەر خەڵک لە حکومت ڕازی بێ ئەو شوێنە زۆر جوان ئاوەدانە بێتەوە حکومەتی جیستراحەتەکە و خەڵکیش بەس دەمانە بۆ واکەن کە خەڵک ئەوەندە تووڕە بێ لێ وڵاتێکە بێ بۆ وڵاتێکی پێشکەوتوەکانی بێ بۆ وڵاتێکی چونکە دیکتاتۆریەتە لە عێراقا هەمووی کوتلە و کوتلەیە بۆی وای لێ هاتووە هەچ کەسە بۆ خۆی هەوڵەدا بەس خۆ ئێستا تۆ بۆ نمونە تۆش حزبێکتە بێ حەز ناکەی خەڵک لە حزبەکەت ڕازی بن بۆ وا ناکەن خەڵکەکە ڕازی بێ لێ ئەخە ڕازی نابێت چی ڕازیکە خزمەتکردن خزمەتکردن تاقە حزبەکەیکە ئەی حزبەکەی دیکەژەوەی هەڵ هەوڵدا بۆ خۆیە لێ کەواتەمە بۆتە کوتلە کوتلەکاری نەک بۆ کەرکووکەکان بۆ کوتلەی خۆیان ناخێ بەس بۆ کوتلەکانە سەرۆت و سامانەی کە لە ناو خاکی ئەم کەرکووکیانە هەیە دەگمەنە شارێکی کە بدۆزیتەوە ئەوەندە داهاتی زۆر بەڵام زۆر بەداخەوە لە جیاتی حکوومەتێکیش دوو حکوومەت خۆی بەخاوەنی کەرکووکە زانێ
بەڵام دڵی کەرکووکەکانیان لە خۆیان عازیز کردەوە نەیانتوانیوە ئەوەندە خزمەتی ئەم کەرکووکە بکەن کە بناسرێتەوە بڵێن ها ئەو شارە داهاتی باشە ژێرزەویەکەی باشە بۆی ئاوە جوان و بە خزمەتە بە پێچەوانەوە دەڵێن داهاتی ئێرەش دەبن داهاتەکەشمان دەجن و منەتیشمان بەسەرا دەکەن جگە لەو قوربانیە زۆر و شەهید و ئەنفال و وەزع خراپەی کە حکومەتەکانی پێشوو بەسەر خەڵکی ئەم شاریان هێناوە بە ئێستەیشەوە دڵی کەرکووکانیان لە خۆیان ڕژاندووە نەیانتوانێت وا بکەن کە کەرکووکیەکان دڵیان بە شارەکەی خۆیان خۆش بی ئەمان دەڵێن نەک یاسای پترۆ دۆلار کە ئێستا جێبەجێ ناکرێت تەنانەت بەشێکی کەم لەو داهاتێش ناخرێتەوە خزمەتی شارەکە بۆ شارەکەیش هەر بۆ پیس و پۆخلەی کە ئێستا لە بازاڕای بینی ماوەتەوە هیوادارین ئەمە کۆتایی بێت خەڵکی کەرکووک ئاشت بکەنەوە چونکە ڕۆژێک دێ هەر ئەم خەڵکە تووڕە بێت و هەر کەسێک کە سزای ئەم شاریدا بێ حەقی خۆیانیان لێوەرەگرنەوە بەنامەیەم جارم پێشکەشکردن تا بەرنامەیەکتر بەخوا گەورەتانە سپێرم خواتان لەگەڵ